گۆڕان ڕێکخەرێکی نوێ دیاری دەکات. دانا ئەحمەد مەجید کاندیدی بێڕکابەری ڕێکخەری بزوتنەوەکەیە. تیوار یەکەم میدیا بوو ئاشکرای کرد. هەفتەی ڕابردوو تیوار ئاشکرای کردبوو کە دانا ئەحمەد مەجید بۆ پۆستی ڕێکخەری گۆڕان ڕێککەوتنی لەسەر کراوە. لە نێوان دووبەرەکەی گۆڕاندا و زانیاریەوەش بڵاوکرایەوە کە گۆڕان نیازی هەڵپەساردنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی هەیە. دوای هەفتەیەک بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند دووشەممەی داهاتوو دەرگای خۆکاندیدکردن بۆ ڕێکخەر و خانەی ڕاپەڕاندن دەکەنەوە. بڕیارە لە 5 تا 7 مانگی داهاتوو واتە کۆتایی هەفتەی داهاتوو گۆڕان خانەی ڕاپەڕاندنی نوێ و ڕێکخەری نوێ هەڵبژێرێت. وەک پێشتر تیوار ئاشکرای کردبوو، دانا ئەحمەد مەجید کاندیدی جێگرەوە و بێڕکابەری گۆڕانە و پێشتر هەردوو بەرەی سەرکردەکانی گۆڕان و کوڕانی نەوشیروان مستەفا ڕێککەوتنیان لەسەر کردووە و هەر بۆ ئەم مەبەستەش دانا ئەحمەد مەجید لە دەرەوەی وڵات هێنراوەتەوە. بەپێی زانیاریەکان دانا ئەحمەد مەجید مەرجی هەبووە بۆ بوون بە ڕێکخەر و بژاردەی هەڵپەساردنی هەڵبژاردن و وەک بژاردەیەک باسکراوە بۆ هەستانەوەی گۆڕان تا خۆی ئامادە بکات بۆ هەڵبژاردنی ساڵی داهاتووی پەرلەمانی عێراق. سەرچاوەیەکی باڵای گۆڕان دەڵێت هێشتا بژاردەی کشانەوە و هەڵپەساردنی هەڵبژاردن نەبووە بە بڕیار، بەڵام ڕێکخەر و خانەی ڕاپەڕاندنی نوێی بزوتنەوەکە بڕیاری لەسەردەدەن بە دڵنیاییەوە. وتیشی لەگەڵ گۆڕانە ناڕازیەکان لەسەر خەتن بۆ ئاشتکردنەوەیان بۆ ئەوەی لە خانەی ڕاپەڕاندنی نوێی بزوتنەوەکە بەشداری بکەن. بەپێی زانیاریەکان لە سەرکردە ناڕازیەکانی گۆڕان پەیوەندی بە هەریەکە لە یوسف محەممەد و ئارام شێخ محەممەدەوە کراوە بۆ ئەوەی بەشداری بکەن و وەک ئەندامی خانەی ڕاپەڕاندنی گۆڕان هەڵبژێرترێن، بەڵام باوتەی سەرچاوەیەک هێشتا وەڵام نەدراوەتەوە، چونکە ئەو ناڕازیانەی لە گۆڕان دوورکەوتونەتەوە ترسیان هەیە لەوەی گەڕانەوەیان هیچ شتێکی لێ سەوز نەبێت. هەرچۆنێک بێت گۆڕان هەفتەی داهاتوو بڕیارە ڕێکخەرێکی نوێ هەڵبژێرێت و بزوتنەوەکە دەیەوێت خۆی لە قەیرانی نەبوونی کەسی یەکەم و کێشە ناوخۆیەکانی دەرباز بکات.